زمان ئەوەدامبوو بە شۆڕ و شوو بەرخودان بابێ مەسڕ و سەرۆکە بەرزان مەڵکردنی شێران بەدڵڵنگی پێدەدەم بە پارتی و ماڵە بارزان بەدڵڵنگی پێدەدەم بە پارتی و ماڵە بارزان دەنگەدەم بۆ سەرجەم شەهیدانی کوردستانمان بفەرموون بە بێدەنگی ڕێز دەوێنین. ئەی خەڵکی هەموو دنیا لە چۆن وەرن بۆ کەرکووک گەرناشیان بۆ کەرکووک لە شاشەی کەناڵەکانی تەلەڤیزیۆن و تۆڕی ئینتەرنێت و تەکنەلۆژیای ماندە دەستکردەکانەوە ببینن جەماوەری پارتی ئاواکاتان بەرزکەنەوە چۆن ڕەنگی زەردیان وا خۆشەویست کردووە ببینن دەنگدەرانی پارتی چۆن هێندەی گەڵا پاییزەکانی ئاڵای زەردیان هەڵ کردووە. بەڕێزانم ئامادە بوون بینەرانی هێژا و خۆشەویستی دەستگای میدیای کوردستان بینەرانی خۆشەویستی کوردستان 24 بینەرانی عزیزی سەرجەم کەناڵەکانی کە ئەم ئاهەنگە سەر تاسەری کوردستان دەگواسنەوە. ئێستاش پەیوی تایبەتی بەخێرهاتن لەلایەن هەواڵ تارق فایق بەرپرسی بۆردی ڕۆشنبیری و ڕاگەیاندن پێشکەش دەکرێت با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز کەسوکاری سەربەرزی شەهیدان بەڕێز بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک گەرمیان بەڕێزان یاری دەدەر و ئەندامانی مەکتەبی ڕێخستنی گەرمیان کەرکووک گەرمیان بەڕێزان بەرپرسی دقەکانی 3925 بەڕێزان بەرپرسی فەرماندەیەکانی کەرکووک و گەرمیان و ئەفسەران و پلەداران بەڕێزان بەڕێوەبەراتەکانی ئاسایشی کەرکووک و گەرمیان هەواڵانی دەستەی کارگەر و لیژنە ناوچەکان تێکۆشەرانی دەستگای ئەیلول و گوڵان و پێشمەرگە قارەمانەکان جەماوەری ڕێزدار و ڕێخستنە تێکۆشەرەکانی سنووری کەرکووک و گەرمیان مامۆستایانی ئایلی و کەسایەتی و پیا ماقوڵان بەناوی دەستەی ئامادەکاری کەرنەماڵەوە بەخێرهاتنێکی گەرمێکی هەموو لایەکتان دەکەین بەخێر بێن سەر و سەر چاومان. ئێستاش داوا لە برای بەڕێز و خۆشەویستمان کاکی و ئەحمەد مستەفا دەکەین جەنامیان بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارێک. بەڕێزان ئامادەبوون بینەرانی هێژای دەستگای میدیای کوردستان هەواڵان دەمدەران ئەڵێن ئێمە هەموو کوردستانی دەنگدەری لیستی پارتین ئێمە هەموو کەرکووکین دەنگدەری لیستی پارتین. کەرکووک تۆ کەرکووکی پارتیت چونکە دڵی کوردستانی ئاواکانتان بەرزکەنەوە ئاڵای پارتی و بارزانیە ئاڵای پێشمەرگە قارەمانەکانە. ئێستاش هەواڵی هێژامان کاکی و ئەحمەد لە بەیدێکیدا بۆ ئێوە بینەران.
ئامادەبوانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست ئەی ئەوانەی ئەمڕۆ لە کەرکووکی دڵی کوردستان ئاهەنگ دەجێڕن بۆ سەرخستنی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەرچاو بەڕێزان ئەو جەماوەرەی ئەمڕۆ دەیبینن ئەو کەرنەڤاڵەی ئەمڕۆ دەیبینن ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و سەرکردایەتی حزبی ئێمە هاوتای هەموو خەڵکی کوردستان چ لە کوردستان و چ لە عێراق و چ لە دەرەوە دەیبینێ بۆیە سڵاوی سەرۆک مەسعود بارزانیتان پێشکەش دەکەم. ئەوەی ئەمڕۆ لێرە دەیبینن وێڕای دەستخۆشێکی زۆرم بۆ لیژنەی ئامادەکردنی ئەم کەرنەڤاڵە دەمەوێت پێشوەختی داوای لێبوردن لە خەڵکی گەڕەکی شۆڕیجەی ئازیز بکەین کە ڕەنگە ببینە مای سەر ئێشە بۆ ئەوان بەڵام کەرکووک و پارتی و بارزانی ئەوە هەڵدەگرێت خۆمانی بۆمان بکەین. سپاس بۆ ئامادەبوونی هەموو ئێوەی بەڕێز ڕەنگە من نەتوانم یەک بە یەک ناوی هەموو ئۆرگانەکان و کەساتیەکان بێنم بەڵام پێش هەموو شتێک کەس و کاری سەربەرزی شەهیدان ئەوانەی لە سەروی هەمومانەوەن هەموو لایەکتان بەخێر بێت. بەڕێزان ئێمە تەنها لە سنووری دوولقی ئەم کەرنەڤاڵەمان ڕێکخستووە کە دەکاتە بازدەی کەرکووک بۆ ناساندنی کاندیدەکانمان کاندیدەکانی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. سپاس لە ئامادەیی و لە هاوکاری هەموو دام و دەستگاکانی ئاسایش و پێشبەرگە و ئەینول و وڵان و هێزەکانی خەبات و تەواوی چونی توێژەکان دەکەین. سپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانن مامۆستایانی ئاینی بەڕێز چون و توێژەکان کرێکاران جوتیاران هونەرمەندان مامۆستایان هەموو لایەکدان بە تێگڕایی بەخێر بێن سەر و سەرچاو. ئەم کەرنەڤاڵەی ئەمڕۆ هێزی مەدەنی و بێچەک بەڵام هێزێکی خۆراگر پڕ لە معنەویەتی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک و بازدەی کەرکووک پیشان دەدا. ئەم کەرنەڤاڵە هەزارانەی ئەمڕۆ هێزی پشتیوانیە بۆ تەواوی گەلی کوردستان لە هەر شوێنێک بن. هێزی پشتیوانیە بۆ یەک ڕیزی برایەتی بە یەکەوە ژیانی نێوانی کورد و عەرەب و تورکمان و کریستیانەکان. هێزی پشتیوانیە بۆ کاکەی ئازیزەکانمان. هێزی پشتیوانیە بۆ خوشک و برایانمان کوردانی فەیلی. هێزی پشتیوانیە بۆ خوشک و برایانمان لە کوردانی یەزیدی مەزلوم و شەبەک و شیعە و سوننە و تەواوی گەلی کوردستان و عێراق. ئەم هێزە ئەم جەماوەرەی ئێستا ئەوە جارێ لێلەیە لۆلۆمەوە لە یازدە ڕۆژی دەنگدان هێزی جەماوەری بەرپراوانی دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان بۆ لیستی 275 هەموو تەلیسمەکان دەڕوخێنێ. ئەمە پیشاندانی ئەوەیە کە خەڵکی شاری کەرکووک بە تێکڕایچین و توێژەکانیەوە دەیانەوێت وێنەرانی 275 بنێرن بۆ پەرلەمان بۆ ئەوەی هێزێک نەبێ مەناعەت ڕێگیری لە خوێندنی کوردی بکە. ئەو هێزە دەیەوێت جارێکی تر
لیستێک سەرکەوێ کە لیستی پارتی دیموکراتی کوردستانە بۆ جێبەجێکردنی بە پەلەی مادەی دەستوری هەمیشەی عێراق کە خۆی لە خواستی تەواوی گەلی کوردستان و عێراقیشدا دەبینێتەوە. ئەم پەرلەمانەی ئەم کاندیدانەی ئێمە کە دەربچن دڵنیابن لەوەی هەموو ئەو یاسایانەی کە بە هەوڵ و هیممەتی هەواڵانی ئێمە لە پەرلەمانی عێراق لە ڕابردوو کە بەعەز دژی کورد و بەشێک لە تورکمانەکان دەری کردبوو هەڕۆشێنرایانەوە. ئەم جارەیان نوێنەرانی ئێمە پێداگرن لەوەی کە بە زووترین کات دەبێت جێبەجێ بکرێت. پارتی هێزی کۆڵنەدانە خۆتان دەزانن لە ماوەی 70 بۆ 80 ساڵی ڕابردوودا هەر حیزبێک لە پارتی نزیک بوو بێتەوە دۆستایەتی پارتی کردبێ بە هەموو شێوەیەک قازانجی کردووە. هەر حکوومەتێک هەر حیزبێک دژایەتی پارتی کردبێ ڕۆژ بە ڕۆژ بچووک بۆتەوە بە شێوەیەک کە تەنانەت گومان لە نزیکترین کەسەکانی خۆیان دەکەن. زۆر لە دەوڵەتە داگیرکرا کارەکان لە حکوومەتە پاشاییەکان فاشیستیەکان جمهوریەکان تەنانەت لە زۆر لە کابینەکانی حکوومەت لە ناوخودی عێراقیشدا لە وڵاتانی دەوروبەرمەندا لە 70 بۆ 80 ساڵی ڕابردوو کە دژایەتی گەلی کورد و پارتی دیموکراتیان کوردستانیان کردبێ یان ڕووخاون یان لە ناوچوون یان بە تەواوی لاواز بوون. ئەوە تەنها و تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە لەسەر پێی خۆی وەستاوە و سینجی خەبات و تێکۆشانی دەرپەڕاندووە و ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەندن و پەرەسەندندا. بۆ لەبەرەوەی دۆزی ڕەوای گەلی کورد چەقی دۆزی ڕەوای گەلی کورد کەوتۆتە سەر شانی پارتی دیموکراتی کوردستان و لیستی 275 ئێستا کە دەچێتە پەرلەمان. ئێمە ئەو کاندیدا بەڕێزانەی ئەمڕۆ لە حەزوری ئێوە وەستاون هەمویان کەسی بەتوانە و لێهاتوون و خاوەنی شارەزایی جیاجیا پرۆفیشناڵەتی جیاجیان دڵنیابن لەوەی کە ئەگەر بە هەمووتان بە هەموو هێزی خۆتانەوە دەنجیان پێ بدەن بچن بۆ پەرلەمانی عێراق هەموو ئەو خواستانەی کە لە دڵ و دەرونی هەرێکێکماندایە ئەوەی کە لە قابلی ممکنە هەرگیز درێخی ناکەن بۆ جێبەجێکردنی و بە تایبەتیش ئەم کاندیدانەی ئێمە پێیان وتراوە کە ئەگەر گەیشتە پەرلەمانی عێراق دەبێ ئەزموونی سەرکەوتووی حکوومەتی هەرێمی کوردستان بگوازرێتەوە بۆ ناو کەرکووک و بۆ دەرەوەی کەرکووکیش. ئێستا دەیبینن ناوی شەخص بێن ئێستا دەیبینن وەک خۆتان دەیبینن حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لەم کابینەیە بە سەرۆکایەتی کاک مەسرور بارزانی خۆتان ئاگاتان لێیە کاک مەسرور سڵاوی هەبوو بۆ هەمووتان خۆتان ئاگاتان لێیە کۆتایی بە مستەحیل هێنا بەو شتانێکی هەرگیز نەدەکرا کارەبای 24 سەعاتی دامەزران کە خەڵکی کوردستانی هەرێمی کوردستانی لە چڕەدووکەڵی مۆلیدەکان و لە ژینگەیەکی ناتەندروست دوورخستەوە دەیان بەنداو دروستکراون کە بەشێکیان کەوتونەکار بەشێکیشان ماون کەونەکار و بۆ ئستراتیژی گەلی کوردستان زۆر سودمەند دەبێت. ڕێگاوبانەکان وەکو ڕێگاوبانەکانی زۆر لە وڵاتانی پێشکەوتووی دنیای لێ هاتووە لەو نەبوونیە لەو هەموو گەمار و ئابووریە بەڕاستی مای سوڕمان و دەستخۆشیە بۆ کابینەکەی حکوومەتی کاک مەسرور بارزانی بۆیە دەمانەوێت ئەمە بگوازرێتەوە بۆ عێراق بگوازرێتەوە بۆ کەرکووک کەرکووک زۆر لەوە زیاتر شانی خزمەتکردنەکە ئێستا دەیکرێت. ئەم هێزە ئێستا کە لێرەیە هێزی جەماوەری بێچەک و مەدەنی پارتی دیموکراتی کوردستان ئەمە پێشان دەدا کە لەمڕۆوە بە هیچ شێوەیەک لە کەرکووک پێشێرکردنی مافی پارتی دیموکراتی کوردستان قبول کراو نییە. لەم ڕۆژانەدا برادەرێک کاتب و لە ئاستێکی بەرز بۆی بیر و ڕایلایەنی سیاسی خۆی بگۆڕێ بەڵام
وتبوي دەمەوێت مناقەشە بکەم مناقەشەمان کرد دوایی لە کۆتاییدا وتی کاکە وەڵا پارتی خوای لەگەڵا سپاس بەخوا کە خۆمان لەگەڵدایە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەگە خۆمان لەگەڵدایە لەوەیە کە هێڵی ڕاستەقینەی کوردایەتی هێڵی شێخ عەبدوڵڵای نەهری شێخ سەعیدی پیران قازی محەممەد شێخ مەحموودی حەفید مەلا مستەفای بارزانی کە هێڵی ئەخلاق و ڕەوش بەرزی بوو ئێمە لەسەری بەردەوامین بۆیە خۆمان لەگەڵدایە بۆیە سوپاس و کڕنۆشێک و ماچێک بۆخوا بەڕێزە ئێمە خواستمان ئەوەیە کە بانگەشەیەکی هەیە من ئارام بەڕێوە بچێت وەک چۆن ئێمە هیچ پێشێلکاریەکی یاسایی ناکەین پێشێلکاری یاسایی و هەر تەجاوزێکی تر بە هیچ شێوەیەک لە هیچ کەسێک قبوڵ ناکەین من نامەوێتی تر سەرتان بێشێنم بەڕاستی زۆر زۆر سپاستان دەکەم ئامادەبوونتان نیشانەی ئەو پەڕی گڕوتین و قووەت و هێزی پارتی دیموکراتی کوردستان پیشان دەدا بە تایبەتی لیستی 275 ئەم لیستەی کە سەرۆک مەسعود بارزانی ڕابەرایەتی دەکات بژی کورد بژی کوردستان بژی پێکەوە ژیانی گەلان و پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمان و مەسیحیەکان و هەموو لایەک جارێکی تر هەمووتان بەخێر بێن سەر و سەرچە ئەزانن کەرکووک و پارتی و بارزانی سێناوی لە یەک هاتوون و سێ وشەی پێکەوە گونجاون چیان پێکرا بێ بۆ یەک بۆ چرکەیەک نەوەستاون بۆیە ڕۆژی هەڵبژاردن هەرسێکیان ئاوێتابن لەگەڵ هەموو کەرکووکیەکان بۆ سەرخستنی لیستی 275 و کاندیدەکانی یەک دەنگەبن یەک ڕەنگەبن یەک دەست دەبن یەک هێزە بن بۆیە پێت دەڵێم کاکە چونکە لاوەردووت پاکە گەڵە بەیەکەوە بۆیە پێت دەڵێم کاکە بۆیە پێت دەڵێم کاکە چونکە لاوەردووت پاکە پێشڕەوی کورد پارتیە پێشڕەوی کورد پارتیە بەڕێزانم ئێوە قەت بینیوتانە هەرگیز بینیوتانە ڕەنگی ڕووبار زەرد بێ ببینن ئەمڕۆ شۆرجەی قوربانیدان شۆرجەی خەبات شۆرجەی خۆراگری چۆن وەکو ڕووبار زەرد بۆش بووە ببینن سپاس بۆ خەڵکی شۆرجەی خۆراگر کە ئەمڕۆ ئەرکمان خسۆتە سەر شانیان و ئەم ئاهەنگە لێرەدا ئەنجامدرا ئەمڕۆ کەرکووک ڕەنگی ڕاستی خۆی پۆشی ئەمڕۆ بە ئاڵاکانیان وتیان ئەمڕۆ جەژن و کەرنەڤاڵی پارتی و بارزانیە دەزانن بۆچی هەمیشە پارتی لە پەرلەمانەکانی کوردستان و عێراقدا یەکەمە چونکە یەک حیزبە یەک ئاراستەی هەیە یەک ئاڵای هەیە یەک سەرۆکی هەیە ئەویش هەمیشە پێشمەرگەیە هەمیشە ڕابەر و مەرجەعی کوردستانیانە ئەوەش جەنابی سەرۆک بارزانیە مامۆستای خۆنە چەماندنە ئاڵاکانتان بەرزکەنەوە لە کەرکووکەوە سڵاو بۆ سەرۆک و پێشمەرگەی کوردستان جەنابی سەرۆک بارزانی سڵاو بۆ هەموو پارتیەکان لە هەموو دنیا ئەمڕۆ کەرنەڤاڵی کەرکووکەوەیە ئێمە کەرکووکی ئەسڵین دەنگدەری لیستی پارتین کوا کەرکووچەکان دەنگەدەین بە ژمارە 275 پارتی دیموکراتی کوردستان ئازیزانم داوا لە هەموو کاندیدە بەڕێزەکانمانەکەین لە کاندیدە ئازیزەکانمانەکەین بفەرمون بێنە سەر ستەیج داوا لە کاندیدە خۆشەویستەکانمانەکەین لە کاندیدە بەڕێزەکانمانەکەین کاندیدانی پارتی کاندیدی حیزبی شەهیدان و کەرکووکاریانە کاندیدی پارتی نەمای شەهیدان و قوربانیانیان فال و تەقارەکانیان فالە یەخوا بەخێر بن کاندیدی پارتی کاندیدی
کاندیدی زیندانە سیاسی قارەمانەکانە، کاندیدی پارتی، کاندیدی پێشمەرگە قارەمانەکانە، کاندیدی پارتی، کاندیدی هەموو جین و دوێژ و پێکاتەکانە، کاندیدی پارتی، کاندیدی کەرکووچە ڕەسەن و خۆراگرەکانە، کاندیدی پارتی، کاندیدی شۆڕەشە پێشکەوت و خوازەکانە، کاندیدی دەستکەوتەکانە، کاندیدی سەرکەوتەکانە، کاندیدی وەدیهێنانی خەونە مەزنەکانە، کاندیدی سەرۆکبازانی و سەرکردە نەمرەکانە، کاندیدی پاراستنی ئارامی و هەموو ئاوەدانکاریەکانە، کاندیدی پارتی خەمخۆر و دڵسۆزی کەس و کاری شەهیدانە، کوڕ و کچی شەهیدانن، کوڕ و کچی پێشمەرگەن، کوڕ و کچی پارتی و بارزانین، کوڕ و کچی کەرکووچەکانن. تەنها و تەنها کاندیدی پارتیە بەرگری لە مافی خەڵکی کوردستانەکە لە نێو پەرلەمانی عێراقدا. کاندیدەکان سڵاوتان لێکەن، ئێوەش وەڵامیان بدەنەوە، بڵێن ئێمە دەنگدەری لیستی 275 پارتی و بارزانین، ئێوە کاندیدانی پارتین، هەموومان لە 11 دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستانە دەین، دەنگ بە لیستی سەرۆک بارزانیە دەین، دەنگ بە لیستی کاک نێچیرڤان بارزانیە دەین، دەنگ بە لیستی کاک مەسرور بارزانیە دەین، دەنگ بە لیستی شەهیدانە دەین، دەنگ بە لیستی هێزی پێشمەرگا دەین، دەنگ بە قوربانیان و جینۆسایدی ئەنفال و تەقانەکانی ئەنفال و جینۆساید و زیندانیانە دەین. سڵاوێک بۆ کاندیدەکانمان، ئەمانە هەمووان پێشمەرگەن، ئەوە کاندیدە جوانەکانی، کاندیدەکانی دەبەری کەرکووکی خۆراگرن، کەرکووکی پارتی دیموکراتی کوردستان، کەرکووکی پارتی و بارزانی. سڵاوتان لێبێ کە دڵمان خۆشە ئێوە بینین، کەرکووک لە مێژە تیلوی هەڵای زەردە، هەڵاکانتان بەرزکەرەوە، ئەوە هەڵای پارتی دیموکراتی کوردستانە، ئەوە هەڵای مێژووە، هەڵای ئێستایە، هەڵای ئایندەیە. ئێمە کەرکووکی ئەسڵین، دەنگدەری لیستی پارتی، هەموومان بەیەکەوە ئەڵێین کاندیدەکانیشمان پێشڕەوی کورد پارتیە، پێشڕەوی کورد پارتیە، بۆیە پێ دەڵێم کاکە، بۆیە پێ دەڵێم کاکە، چونکە ڕابردووت پاکە، کەرکووک و پارتی و بارزیانی هەرگیز لە یەکجیا ناکرێنەوە. سڵاوتان لێبێ یاخوا، چەند دڵمان خۆشە، خوایە و زەردە زیادکەی، 11 سەرکەوتنی بێوێنە تۆمارەکەی، بە قەڵەمی زەرد، بە ئاڵای زەرد، بە کڵاوی زەرد، بە جلی زەردەوە ئەچین دەنگەدەین بەو لیستە زەرد و سوورە و دەنگەدەین بەم کاندیدانە. ئێستاش یەک بە یەک کاندیدەکان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستا بن. کاندیدی ژمارە 1 دکتۆر شەخەوانە عەبدوڵڵە. بەناوی خودای گەورە و دلۆڤان، جەماوەر و کادر و پێشمەرگە قارەمانەکان، فەرماندە سەربازیەکان، کەس و کاری سەربەرزی شەهیدان، خەڵکی کەرکووکی خۆراگر و قارەمان، زۆر دڵخۆشم ئەمڕۆ کەرکووک لە کەژاوەی زەرد و لە ئاڵای کوردستان ئابینم. من کاندیدی ژمارەیەکی پارتی دیموکراتی کوردستانم، دکتۆر شاخەوان عەبدوڵڵا، لەدایک بووی گەڕەکی شۆریجەی قارەمان و بەعسی بەزێن 10 ساڵ شەڕی تیرۆرم بۆتان کردووە و لە پەرلەمانی شەڕی یاسا و بوچەڵکردنەوەی بڕیارەکانی حەزبی بەعس و گەڕاندنەوەی زەویەکان و بە پارێزگابوونی هەڵەبجە و سەلماندنی مافی کەسوکاری ئەنفال و شەهیدان لە بەغدا. بەڵێنتان پێدەم کە ڕاستەقینەکەی ڕێبازی بارزانەی بین لە بەغدا، هێشتا شەڕ لە بەغدا ماوە. بەڕێزان ئەم جارە زۆر وەزعەکە لە جاران خراپترە. هەندێک حزب دوێنێ لە لیستی تیرۆری ئەمریکا بوو، ئەمڕۆ خۆیان کاندید کردو بۆ ناو پەرلەمان. ئەو خەڵکە شۆبینیەی دوێنێ درۆنیان بۆ هەرێمی کوردستانە نارد، ئەمڕۆ بوونەتە کاندیدی لایەنێک و دەیانێ بڕۆن ناو پەرلەمان. لە ناو پەرلەمانیش ڕێگەیان پێ نادەین بە کەیفی خۆیان بێنێ و یاساکان تێبپەڕێنن، چونکە تا ئێمە لە پەرلەمان بین
نە پێشتری هەشتومانە و نە ئێستاش ئێڵین و نە لە داهاتویش ئێڵین کە خەڵک دەست درێژی بکاتە سەر مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بە سزای یاسایی خۆیان نەگەێنین و بە یاساکان دیفاع لە کوردستانێتی کەرکووکەکەین. پێش 3 ساڵ لێرە کە ئێمە بانگەشەمانە کرد لێرە هەمەڕی سوپا لێرە بوو، وتمان ئەم هەمەرانە لا دەین، وتمان ئاڵای کوردستان دەینینەوە بۆ شۆرجەوگەڕەکان هێنامان. ئەمڕۆ لە هیچ گەڕەکێکی کەرکووکە هەمەری لێ نییە. ئەو معسکەرەی تهدیدی گەنجەکانی ئێمەیە کرد، ئێستا ئاڵای کوردستانی لەسەرە. نامەوێت زیاتر بڵێم چکە خەڵک بەکردەوە ئێمەی بینی و بەکردەوەش دەمان بینێ. قوتابی قوتابخانەی ڕێبازی بارزانین لە هیچ هێزێک ناترسین. زۆر سوپاس. کاندیدانی عزیز لەگەڵتان ئابن، تکایە پەیڕەوی کات بکەن تەنها نەگاتە دەقەیەک. کاندیدی ژمارە 2 شاوە نەجەم کەرکووکی. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم وەک کوڕە پێشمەرگەیەک لە بەردەمی جەماوەری پارتیمان لێرە ڕاوەستاوی. سڵاو لە هەموو لایەک. من شاوەی نەجم کەرکووکی ژمارە 2 لە لستی 275 پارتی دیموکراتی کوردستان. جەماوەری خۆشەویست، ئێمە بەڵێنێک نادەین کردانی لەگەڵدا نەبێت. لەسەر خۆتان بن، لەسەر خۆتان بن کاکە. بەڕێزان خۆشەویستان، ئێمە لێرەدا کۆبووینەتەوە وەکو جەماوەری پارتی دیموکراتی کوردستان لە ناو کەرکووکی دڵی کوردستاندا. ئێمە لێرەی و لێرەش ناڕۆین و ئینشاءالله پارتی بەهێز بێ، کورد بەهێز دەبێت لەم شارەدا. جەماوەری خۆشەویست، کوردستانیانی عەزیز، ئێمە بەڵێ